سڵاوتان لێ بێوم کاتان باش ڕزگار جەبارم بەرنامەیەکی نوێی ماچکێنتان پێشکەشەکەم تەوەری ئەم جارم تایبەت کردووە لەسەر ئەوەی ئاخۆلارێمی کوردستان توانراوە پارێزگاری لە ناوچە مێژووی و شوێنەوارەکان بکرێت ئایا و نیشان و ڕەمزانەی کە بوونە بە ناسنامەی ئەم گەلە تا چەند پارێزراون تا چەند ئەوانە بوونە بە ناوەندێک بۆ ڕاکێشانی گەشتیار ئەمانە چەند پرسیارێکی تر ئاراستی کەسانی شارەزا و ئەکادیمیەکەم لەگەڵ ما بن. دیارە شاری سلێمانی ئەگەرچی مێژۆکەی لە 238 ساڵ تێپەڕ ناکات یاخود لەو دەورایە بەڵام شوێنەوار ناسەکان بە شێوەیەکی گشتی ئاماژە بەوەکەن کە مێژوویەکی زۆر دێرینتری هەیە کە هەزاران ساڵ پێش ئێستا شاری سلێمانی شوێنی نیشتەجێبوونی خەڵکانێک بووە بۆیە بایەخێکی زۆر گرنگی هەیە لە ڕووی شوێنەواریەوە کە ئەرکی سەرشانی زانکۆکانە ناوەندە ئەکادیمیەکانە کە ئەو بابەتە بە گرنگ وەربگرن و بەرچاوڕوونی بدەن و توێژینەوەی زانستی لەسەر ئەنجام بدەن. دیوێکی تری بابەتەکە پەیوەندی بە لایەنی بەرپرسی شارەکەیە کە هەم لە محافەزەی سلێمانی بە شێوەیەکی گشتی و هەم شارەوانی سلێمانی کە کاری جدی لەسەر بکەن بۆ پارێزگاریکردن لە شوێنەوارەکانی شاری سلێمانی و بەتایبەتی ئەو بینایانەی کە جێی سەرنجی ڕۆژهەڵات ناسەکان بوون کوردناسەکان بوون و خەڵکانی دەرەوە بوون بۆیە پێویستە کاری جدی بکرێت بۆ پاراستنیان بۆ کڕینەوەیان بۆ بە حکومیکردنی ئەو بینایانەوە بۆ پاراستنیان لە ناوچوون و کە بەداخەوە هەندێکیان لە ئێستادا لە ناوچوون و بوونەتە شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیل و گراج و ئەوانە. سەبارەت بە پاراستنی نێوچە شوێنەواریەکان بابەتە مێژویەکان من پێم وایە تاوەکو ئێستا نەمانتوانیوە ئێمە ئەو کارە بکەین نە دام و دەستگاکانی حکومەت توانیویانە ئەو کارە بکەن و نە ناوەندەکانی تریش جیاجاکان و کۆمەڵگەش بۆ خۆی لەسەر ئەو پرسە زۆر کۆگ نییە زۆر گرنگی بە بابەتە مێژویەکان نادەن. ئەمە لە کاتێکدایە ئەگەر سەیری نێوچەکانی دەور و پشتی خۆمان بکەین دەبینین ئەوان لە هیچەوە شت دروست دەکەن هێماکانی خۆیان ڕەمزەکانی خۆیان گرنگی پێدەدەن و دەیپارێزن هەر با سەیرێکی وڵاتێکی دراوسی و خۆمان سەیری ئێران بکەین ڕاستە کۆتاییان بە دەسەڵاتی شاهنشایی هێنا لە ئێرە هێنا بەڵام بڕۆ سەیری کۆشکی شاهەکان بکە ئێستەش وەکو خۆی ماوەتەوە ئێمە نەک تەنها کۆشکی شاکان بەڵکو کەمە ئاینیەکان کەمە نەتەوایەتەکانیش لە ئێراندا بە جۆرێک لە جۆرەکان هەوڵ دەدەن پارێزگاری لە ناسنامەی خۆیان بکەین ئێمە بە خۆمان چوین سەیری ئاشووریەکانمان کرد لە ئەسفەهان مەتحەفێکیانە بوو مۆزەخانەیەکیانە بوو تەواوی شتەکانی خۆیان پاراستەوە بەڵام بەداخەوە لای ئێمە پێم وانە توانی بێتمان ئەوە بکەن ئەوەی ئێمە زیاتر کاری لەسەر دەکەین لە کۆمەڵگەی ئێمەدا زیاتر کار لەسەر مەسەلا ئابوووریەکان دەکرێت بابەتە مێژویەکان دەکرێت بە قوربانی بابەتە بازرگانیەکان بابەتە مێژویەکان دەکرێت بە قوربانی بابەتە کۆمەڵایەتیەکان ینی بەداخەوە نەمانتوانیوە بە هەمومان پارێزگاری لە ناسنامە و هێما و ڕەمزەکانی خۆمان بکەین لە هەموو ئاستەکاندا. کورد بە درێژایی مێژوو تۆزێ وعی بە تاریخ و بە کللتور و بە پاراستنی شوێنەوار و بە پاراستنی دەستکەوتی باوانیان ئەوەی باوانیان کردویانە تۆزێ وعیمان بەمە کەمە و ئیتر لە دوای نەوەتیەکەوە بەڕاستیە وایە وەرچەرخانێک ببووە لەم ناحیەوە چکە ئێمە تاکو ئێستاژە و کێشەیەمانەیەڵێن ئەمە کە تاریخی خۆمان نووسین و مێژوو خۆمان نووسین سەرچاوی کوردیمان نییە گرفتمان لەگەڵ هەبوونی سەرچاوی کوردیایە هەر خەڵک لەسەر ئێمەی نووسیوە بەڵام ئێمە لە دوای نەوەتیەکشەوە ئەو احتیمامەمان نەدا و گرنگێمان نەدا بە کۆکردنەوەی دەستنووس و بە کۆکردنەوەی پاشماوەکان و بە پاراستنی شوێنەوارەکان و بە لێکۆڵینەوە لە شوێنەوارەکان و بە پاراستنی لایەنی ئەنترۆپۆلۆژی و کەلەپوری و کەلەپوری کۆنی ئەم وڵاتە و ئەو بابەتانەی کە بەشێکن لە مێژووی ئێمە بەشێکن لە ژیانی باوانی ئێمە و باپیرانی ئێمە ینی وەکو پێویست بەڕاستی وڵاتان هەمووی ئەمەیان کردووە بەڵام ئێمە وەکو پێویست نە سنتەرێکی نیشتیمانیمانەیە بۆ پاراستنی دەستنووس نە سنتەرێکی نیشتیمانیمانەیە بۆ پاراستنی بەڵگەنامە نە سنتەرێکی نیشتیمانیمانەیە حتا بۆ ئۆرەل هیستری مێژووی زارەکی ینی تۆ یەک دنیا خەڵگە ئێستا کتابێکی مێژوویە بۆ خۆیتوانی چاوپێکەوتنی لەگەڵا بکەی و ئەم چاوپێکەوتنە ئەرشیف بکرێەوە بپارێزرێت لە دەستگای گەورە ئەمە لە هەموو دنیا کرێ بە
وڵاتانی کەندا و بە فەڵەستینیشەوە ئەمەیان کردو بەڵام لای ئێمە بەڕاستی تا ئێستا ناوەندێک نییە ئەم ناوەندە ئیش لەسەر دیکۆمنتکردن و پاراستن و بەڕاستی ئەم لایەنە بکات هەر بۆیە ئێستا ئێمە بە هەزاران بەڵگەنامەمانوا لە تورکیا کەس نییە بچێبێنێتەوە. شوێنەوار یەکێکە لە بابەتە هەرێک نینگەکان چونکە ناسنامەی نەتەوەی ملەتانە سەبارەت بە ئێمەی کوردیش بە تایبەتی و شوێنەوەرەکانی شاری سلێمانی گرنگن چونکە تۆ دەیان بابەتی مێژووی گرنگ دەتوانی لە ڕێگای شوێنەوارە دێرینەکان یەکلایی بکەیتەوە و سەبارەت بە پاراستنی بەڕاستی شوێنەوار زانکۆە بێ ڕۆڵی خۆی بجێڕێ بە تایبەتی بەشی شوێنەوار و کۆلێژە مرۆڤایەتیەکان زانستە مرۆڤایەتیەکان ئەوانیش بە هەمان شێوە هەروەها بەڕێوەبەرایەتی شوێنەواری شاری سلێمانی کە بازنەی دووەم بێ بۆ گرنگجیدان بە شوێنەوارەکان و هەروە پاراستنیان و ئەو شوێنانەی کە پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە ئەو شوێنانەی پێویستیان بە دووبارە چاکردنەوە هەیە ئەو شوێنانەی کە پێویستیان بە ئەوە هەیە کە زۆر جار وەکو چۆن دەڵێ شورایەک یاخود دەوروبەریان بگیرێ بۆ ئەوی خەڵکانی دیکە نەسنە و نەیشێوێنن و سیما دیێرینەکەی خۆی لەدەست نەدا لە سەروی ئەمانیشەوە خۆمان نەزانین وەزارەتمان هەیە ئێمە بە هەمان شێوە و دوای وەزارەتیش کە حکوومەتە بە بڕوای من پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەروی هەموو ئەم لایەنانە بێتن کەوا گرنگی بە شوێنەوارەکان بدە چونکە خۆتان نەزانن شوێنەوارەکان هەر بەتەنها لەلایەنە مێژوویەکەی گرنگی نیە بەڵکو لایەنی دووەمی ئەوەیە کە ئێستا یەکێکە لە سەرچاوە هەرێک گرنگەکانی لایەنی دارایی یاخود پێدرا سیاحە یا گەشت و گوزار لە ڕووی گەشت و گوزارەوە لە وڵاتان کاتێککە دەبینین زۆربەی ئەو ناوچانە بوونەتە مەڵبندێکی زۆر یاخ سەرچاوەیەکی گرنگ بۆ پەیداکردنی دارایی یاخود سامانی ئەم وڵاتە و من نەتوانم بڵێم کوردستانیش دەتوانێت وەکو ئەوەی یەکێک بێ لەو شوێنانەی کە سەرچاوێکی دارایی باش دابین بکە بۆ حکوومەتی هەرێم و لە کۆتاییش هیوادارم نەک هەر بەتەنها حکوومەت بەڵکو تاچی کوردیش یاخود ئێمە وەکو کورد ئەو هەستەمانە لا هەبێکەوە ئەو شوێنەوارانە مڵکی گشتین مڵکی نەتەوەیەکن وەش ناسنامە و مێژووی دێرینی نەتەوەیەکن بۆی پاراستنیان پێویستە. بەڕاستی ئەمە کۆڕبەندێکی هاوبەشە لە نێوان زانکۆی سلێمانی و لەگەڵ ناوەندی بژانەوەی کەلەپور لە زانکۆی بەغا ئەم جۆرە پەیوەندی و کۆڕبەندانە بۆ ئەوەیە ناساندنی کەلەپور مێژوو شارستانی جوغرافیا کۆمەڵاسی دابوونەریتی کۆمەلگاکەت بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی و چۆن بتوانین دەستخینە سەر ئەو جانبانی کە مێژووەکەەوە چۆن لی دروست بووە و ئەو خاڵە لاوازەکان چیەوە خاڵە بەهێزەکان چیە ئیش لەسەرۆ بکەین کە خاڵە بەهێزەکان فراوانترکەین تاوان ئەمەی کە ئێستا ئەکرێ باز لە مێژووی شاری سلێمانی ئەکرێت لە کۆنتر پێشەوەی سلێمانی دروستکرێ و دواتریش و ئەو شارەکە دروستکراوە کە بۆ شار دروستکراوە سەرەتای دروست بوونەوەکەی چۆن توانراوە شاری سلێمانی ئەم هەموو ڕۆشنبیرە ئەم هەموو مەلایە ئەم هەموو کەسە شاعرانە کۆبکاتەوە ئەمە سەرەتایەکی باش بۆ کرد سلێمانی تاکە شارە لە هەرێمی کوردستان کە بۆ شار دروستکرابێ لەوێەوە دەست پێ کردووە کە کەلەپوریکی جیاوازتر تەقبولکردنی ئاینەکان کە جوولەکە مەسیحی موسڵمان ئێزیدی کاکەی هەمووی تای ژیاوە و دواتریش جۆرێک لە هەسوکەوت و دابوونەریتێکی جیاوازترێ بۆ لە شارەکانی تر کە چکە ئەم لە شارە بووە کەمتر مەسەلەی عشیرەتگەرایی و کۆمەڵشتی تری تیا بووە لەبەرەوە ئەم شارە کە دەستی پێ کردووە شارێکی جوانتر و جیاوازتر بووە بۆیە ئێمە ئەمە ئیش لەسەرواکەین چۆن پارێزگاری لەم کەلەپورە بکەین چۆن پارێزگاری لەو پاژماوە مێژویانە بکەین کە بیکەین بە سەرچاوەیەکی هەم زانستی هەم گەشتیاری هەم مێژووی بۆ شاری سلێمانی کە بتوانین خەڵکێک لە دەرەوە بێنین ئەم شوێنایی بشامێن. یەکێک لە بنەما گرنگەکانی داهات لە دنیای ئەمڕۆیەوە لە زۆربەی وڵاتانەی کە سروشتێکی جوان یا خاوەن یەکێک لە سەرچاوەکانی گەشتیارین بریتە لە ئەو بنەما گەشتیاریانەی کە هەیە ئێمە لە هەرێمی کوردستان جگە لەو سروشتە جوانەی کە هەمانەکە ئەکرێ بێتە بنەمایەکی گەورە و گرنگ بۆ سەرچاوی داهاتی لە ڕێگەی گەشتیاریەوە ئێمە کۆمەڵێک شوێنی ئاساری زۆر گرنگمان هەیە کە ئەکرێ ببنە بنەمایەکی داهات یا سەرچاوێکی داهاتی گەورە بۆ هەرێمی کوردستان وەکو جەنابیشە داماژت پێ کرد. وەک بینەری بوون بەشە لە میوانانی بەرنامەکە باسان لەوە کرد لە هەرێمی کوردستان نەگرنگی بە ناوچە مێژوو و شوێنەوارەکان نەدراوە بەڵکو بەمەبەست دەستێکی بۆ لە ناوبردنیان و کردیان بە شوێنی بازرگانی ئەمە جگە لەوەی هیچ ناوەندێکی زانستی نیە بۆ ئەرشیفکردن و بە دیکۆمنتکردنیان بۆیە تا ئێستا لە هەرێمی کوردستان ئەو ناوچە شوێنەواریانە نەبوونە بە ناوەندێک بۆ ڕاکێشانی گەشتیار تا بەرنامێکی تر
بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ